مادە چلونۆ ئەگەر بێت و پەیڕەو بکرێت و محکەمە بڕیاری لەسەر بدات ڕێکارە یاساییەکانی خۆی وەرگێت ممکنە پەرلەمانی کوردستان لە 100 کورسی ببێتە 60 کورسی. سڵاتان لێبێت بەخێر بێن. شێنیم دەرفەتت بێنەوە دەستگای ستاندەر ڕاتانسی و دەربارەی و سکاڵایی کە سەرۆکی حکوومەت تۆماری کرد و چۆن هەڵیێسەنگەری ناڕووی قانونیەوە. طبعی پێشەکی بەخێرهاتنتان دەکەین، هیواداری سەرکەوتوو بن. سکاڵایەک هەیە لەلایەن بەڕێ سەرۆک حکوومەتەوە کە بەرز کراوەتەوە لە محکەمەی ئیتیحادی. سکاڵاکە دەربارەی چەند بابەتێکە، چەند مەطالیبیەکە، چەند داواکاریەکی بەڕێ سەرۆک حکوومەت هەیە لە محکەمەی ئیتیحادی. طبیعی سکاڵاکە شێوەی یاسایی خۆی وەرگرتووە و هەر لەسەر ئەم سکاڵایە ئەمرێکی وەلایی دەرچووە بە ڕاگررتنی کارەکانی کۆمسیۆنی باڵا لە عێراق. دەربارەی ئەم سکاڵایە سکاڵاکە ئیستیناد دەکاتە سەرەوەی کە مەقاعدی ئینتیخابی دەڵێت لەسەر ئەساسی ناخبین، یعنی دەنگدەر نەبێت لەسەر ئەساسی کۆمەلگا بە هەموو شێوەیەک بێت. لێرە ئیستیناد کراوە لەم سکاڵایە ئیستیناد کراوەتەوە سەر بابەتێک کە مادەی 49 لە دەستوری عێراق. مادە 49 ئەگەر بێت و ئەم سکاڵایە ینی ڕێکارە یاساییەکانی خۆی وەرگێت و سیر بکرێت ممکنە بەپێی ئەم مادەیە بێت ئەگەر لەسەر ئەساسی دەنگدەر نەبێت، لەسەر ئەساسی مجتەمەعی عێراقی بەکاملی بێت، ئەوە لێرە ممکنە گۆڕانکاری لەسەر کورسیەکانی پەرلەمانی کوردستان بکات. باشە دەوترێت یانی نابێت هیچ سکاڵایەک لەسەر قانونی هەڵبژاردن تۆمار بکرێت یان وەربگیرێت کە دەبێت بەلای کەمەوە 6 مانگ بەر لەو وادەیە سکاڵایەکان تۆمارکرابێت. ئەمە تاوەکو چەند ڕاستە ئەو سکاڵایی کە وەرگیرا سکاڵاکەی سەرۆکی حکوومەت لەسەر ئەساسێک وەرگیرا هیچ مادەیەکە کە پشتگیری قانونی بکات وەرگیرێت. بەڵێ سکا خۆی محکەمەی ئیتیحادی نظامێکی نظامی داخلی پێڵێن. نظامی داخلی محکەمەی ئیتیحادی لە مادە 23 ئیشارەی پێداوە کە 6 مانگ بەر لە 6 مانگ لە هەڵبژاردن هیر طعنێک لە قانونی انتخابات ناکرێت. بەڵام من وای دەبینم تەفسیری محکەمەی ئیتیحادی لەسەر ئەم مادەیە و لەسەر سکاڵاکەی سەرۆکی حکوومەت کە طعن لە مادەی دەستوری کرایە، مادە 49 دەستور، ینی طعن لە جێبەجێکردنی مادەکە کراوە کە مادەکە وەکو خۆی جێبەجێ نەکراوە نەک لە قانونی انتخاباتە. بەڵام ئەم مادە 49 ئەگەر بێت و پەیڕەو بکرێت و محکەمە بڕیاری لەسەر بدات ڕێکارە یاساییەکانی خۆی وەرگێت ممکنە پەرلەمانی کوردستان لە 100 کورسی ببێتە 60 کورسی. چونکە بۆ هەر 100,000 ناخب بۆ هەر 100,000 کەسێک نەک دەنگدەر کەس بە کەسیان حساب کردووە، چونکە اعتباریان لەسەر س کردووە هەر کەسێک مرکزی قانونی خۆی هەیە و حقوقی خۆی هەیە. ئەم مادەیە دەستوری عێراقی اعتمادی لەسەروەی کردووە. ئەگەر بۆ ئەم بابەتە بێت ممکنە یعنی بە دووری نابینم کورسیەکانی پەرلەمانی کوردستان ببێتە 60 کورسی. بابەتی کۆتاکان ئەوە بۆ بابەتێکی ترە ئەگەر تەوافقێک هەبێتن یان مەجالێکی تێدا بێتن کە لە دەستوری عێراق باسی مکەونات کراوە تەنها 5 کورسی بۆ مەسیحیەکان ئەگەر ئەویش بە دووری دەبینم. بەڵام بابەتی 60 کورسیەکە ئەگەر ئەم مادەیە جێبەجێ بکات تەسەوڕ دەکەم ئیستیقرار بکاتن لەسەر 60 کورسی. باشە لە ڕووی بڕگاردان لە سکاڵایەتەوە لە ڕووی قانونیەوە چاوەڕوانی سبڕیارێکی دەرەنجامێک دەکەن کە دەرچێت لە دادگای ئیتیحادی لە قەلەبەتی ڕاوێ. بەڵێ خۆی محکەمەی ئیتیحادی عدول هەیە لە قەراراتی محکەمەی ئیتیحادی. ئەو عدولەش محکەمەی ئیتیحادی لە نظامی داخلی محکەمەی ئیتیحادی لە مادە 45 ئیشارەی پێدراوە. لە حالەتێک محکەمەی ئیتیحادی دەتوانێت عدول بکاتن لەسەر قەراراتی خۆی ئەگەر بێت و تأثير لسر مراكزي قانوني وحقوقي مكتسب نكاتن وهروها لبو ضرورية الدستوري ومصلحة عامة به.
ئەو جا لێرە لەو حالەتە ئەو عدوو لە دەکاتەوە ئەوە بابەتێکی تر ئەم بڕیارە بەجێ دێڵین بۆ دادگای باڵا بۆ محکمەی ئیتیحادی و تأثیراتیش هەیە لەسەر ئاڕایی فقەها و تأثیراتی خارجی و تأثیراتی داخلی و عدوولیش ڕاستیەکەی مەبدەیەکی قەزاییە پەیڕەو دەکرێت لە ئەوروپا و لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر ئەم حالەتانە بووە و باوە ئەوش عدوول دەتوانین بڵێن یعنی ملائمە يعني التحول في الأحكام لسر أم أساسا ممكن محكمة اتحادي اتجاهي أو مادة بقريت متصورة كان قران كاري لكرسي كاني برلماني كردستان ردادات لصد كرسي وبوشة كرسي سباس سباس